53 ساڵە سەرقاڵی دروستکردن و فرۆشتنی ترشیاتە. وەک خۆی دەڵێت بە حەمەی ترشات نازناوی ڕۆشتۆ و شەربەتیش دروست دەکات. لە پێش هەشتاکانەوە لە بەسرە ترشاتی دروست کردو و تا ئێستا لەسەر کارەکەی بەردەوامە. بەس خۆی دەڵێت پێی خۆشە پێی بڵێن حەمەی شەربەت نەک ترشات. لە بەسراوە هێنامە بۆ بەغاو بێرە لە وەختەوە من خەریکم زیاتر سوورەکە بە سوورەکە وەختی خۆی ئێمە هاتین بۆ ئێرە تورشاتم دانا تورشات نەبوو وتیا بابە تورشات حیامانی چێ تورشاتی چی دانێ خزمەکانی خۆم خۆتم بەشی من هەرە بێ براژان هابێت هەر وتی لە ماڵان ئەیکەن ئێتر لە ماڵان ئەیان کرد لە ماڵان تورشاتی ترێ بۆیان کرد و دوای ئیتر من دامنا تەماشەکەم بەرناکە وتمەها ئێتر قەڵەباڵغی دروست بوو ئێتر شاگر بە شوێن شاگردا بووین بەسییان چوارێ ئیجا ئیشەکەمان ئەڕۆیشت یعنی بەتەنیان نەمەتوانی ئێتر ناومان دەرچوو بە حەمەی تورشات هەتا ئێستا هەڵم بابە بڵێن شەربەت شەربەتیشمان هەیە ئەڵێ نا تورشاتەکە وەڵڵا بە شەربەتە تەقەن شەربەت خۆشگیر نییە. هەم ترشات و هەم شەربەتەکەی ناوبانگیەیە. یەکەم کەس بووە لە هەڵەبجە دوکانی ترشات و شەربەتی داناوە. زیاتر لە 8 جۆر ترشات دروست دەکات. لە مانگی ڕەمەزاندا بە تایبەتی کڕیارەکانیان بۆ تورشی و شەربەت زیاتر دەبێت. لە دوکانەکەیدا 3 کوڕی هاوکاری باوکیان دەکەن. یەکێکیان دەڵێت شانازی بە باوکیانەوە دەکەن کە ساڵانێکی زۆرەکاری شەربەت و ترشات فرۆشی دەکات و ئەوانیش لەسەر کارەکە بەردەوام دەبن. کابراایە زەیتون بە هەفتەیە خاتە بازاڕ و ئەیفرۆشی ئێمە نزیکەی 5-6 مانگی تا زەیتونەکەمان پێ ئەو مەرحەلەیە ئەویشە زانین بەکاری بێنین ئەشتوانین چایکی شیکەین بەڵام ئەمانە شتێکی تەندروست و پاک و تەمیز شتێک بێ کە زەرەری نەبێ بۆ تەندروستی و پێشکەشی خەڵکی بکەین. حەمەی ترشات ئەگەرچی تەمەنی بەرەوەڵکشان ڕۆشتووە بەڵام دڵخۆشە بەکارەکەی. زیاتر لە نیو سەدەیە وەک خۆی دەڵێت لە ناو تورشات و شەربەتی مێوشدا دەژی. ئەوەی زیاتر بەردەوامی بەکارەکەی داوە ڕازیبوونی خەڵکە لەو ترشات و شەربەتەی پێشکەشی خەڵکی دەکەن و گلەییان لە بەرەمەکانیان نییە. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.